ئامێرێکی ئاڕاستەکردنی دەستیە کە بە جوڵەی دوو ڕەهەندی دەجوڵێت لەسەر شاشەی کۆمپیوتەرەکە وەک نیشاندەرێک یاخود دەتوانین بڵین وەک تیرێک دەردەکەوێت. ماوسی کۆمپیوتەر مشکە ئەلکترۆنیەکە. ئەم ئامێرە لەلایەن دۆگلاس ئینگلبارتەوە داهێنراوە کە بە یەکێک لە گرنگترین ئەو کەسانە دادەنرێت کە گرنگیەکی تایبەتی بە تەکنۆلۆژیا داوە. یەکەمین دەرکەوتنی ماوسی کۆمپیوتەر بۆ ساڵی 1968 دەگەڕێتەوە کە بە وایەرێک بە کۆمپیوتەرێکەوە دەبەسرایەوە. دواتر پەرەی پێدەدرێت چەندین جۆری نوێی لێ دروست دەکرێت. جگە لە جوڵاندنی نیشاندەرەکە ماوسەکە دوگمەیەک یان چەند دوگمەیەکی لەسەر بوو کە یارمەتی ئەنجامدانی کارەکانی دەدا وەک دیاریکردنی شتێک لەسەر شاشەی کۆمپیوتەرەکە. لە ساڵی 1972 بیل ئیبگلیش توانی پەرە بە ماوس بدات وە گۆڕانکاریەکی باشیش لە شێوەکەیدا بکات. دواتر وایەرەکەی لێکرایەوە و کرا بە وایەرلێس. دوای ماوەیەکی زۆر لە دروستکردنی ئامێری کۆمپیوتەر و کارپێکردنی ماوسەکە تیمێک لە پەیمانگەی تەکنەلۆژیای فیدراڵی سویسری ئەستان بە دروستکردنی سیستمێکی تایبەت بە بەکارهێنانی ماوس و ناویان لێنا کۆمپیوتەری لیلیس. لە ساڵی 1970 تا ساڵی 1980 لی فرۆشرا. دواتر لە ساڵی 1983 ماوس ئاڕاستەیەکی نوێ دەگرێتە بەر. لە هەمان ساڵدا کۆمپانیای مایکرۆسۆفت هەستا بە نوێکردنەوەی بەرنامەی وەرد وای کرد لەگەڵ بەکارهێنانی ماوسەکەدا بگونجێت. ئەو پەرەپێدانەش بووە هۆی ئەوەی کە ئیتر ماوس زیاتر بەکار بهێنرێت. وەک چۆن ئێستا چەندین جۆری کۆمپیوتەری پێشکەوتوو هەن، ماوسیش بەو شێوەیە پێشکەوتنێکی باشی بەخۆیەوە بینیوە. هەرچی دۆگلاسیشە کە لە کەناراوەکانی بۆڵاند لە ویلایەتی ئۆرگینۆ لەدایک بوو هیوادار بوو کە داهێنانەکەی ببێتە دەستکەوتێکی جیهانی. هەمیشە لەبەر خۆیەوە دەیوت زۆر باشە ئەگەر بتوانم هانی ئەوانەی تر بدەم بۆ ئەوەی تێبکۆشن و خەونەکانیان بەدی بهێن و ئەوانی شتێک دروست بکەن کە بتوانن گۆڕانکاری گەورەی لە جیهانی مرۆڤایەتیدا پێ بکەن.